ولات ئێمە چه لەسەر دەوڵەتە ناوەندەی چه حەریمی کوردستان خۆتان دەزانین دنیای مەشاکل هەیە و هەر یعنی جوانیش نیاوەشە بەکاربێنن بەس وڵاتێکی بیسەروبەرە بەڕاستی من خەڵکان وڵاتم لە DNA لە وەرەقەکان لە هەموو شتی ئیسپات کراوە خەڵکە هەڵابجام ئۆراق و مستەمسەکاتم بەهۆی حزبی ململانەی سیاسی و نەبوون یاسا ئەم کەیسەمان هێشتا تەواو نەبوو حکوومەتە کوردی هیچ کەمتر خەم نەبوو لە بەرامبەر کەیسی خۆم بەتایبەت بوو دەرهێنان جنسی و نفوس و ئەوانەوە هەتا مە هەمی خۆبەخشم کاک ئەیاد لەحزە بە لەحزە لەگەڵام بوو بەڵام باغدا رفسی کرد ئەو دۆسیە نەک رفس بکات دەڵێ دەبێت تەبەنی بکەن ئەو مناڵێ و من تەمەنی 32 ساڵ بڕۆم بەسەر کام ئایلێ وەڵا کاکەگیان من هەر نوع داواکاری قانونیم کە هەبوو نویسیم و جێبەجێ نەبوو یعنی بەس دانیشتم و چاروان مۆجزەی خوام هیچ هیوان بە هیچ کەسی نەماوە هەر ناچم لەگەڵیان قسە بکەم وازم هێنا ئەحماڵم کرد چاروانم بزانم چی ڕوادات بڵێم بەسەرچۆ بەڕاستی زۆر ماندی بووم کە 1 ساڵ و نیم لە سلەیمانی محکەمە کراوم لە جیاتی سەدام حوسێن عەلی کیمیایی من محکەمە کراوم ئەنگار وا حساب دەکەم ناسنامەیان بەخشی لە منیان سان DNA من 6 جار غەڵەت دەرچوو یعنی